سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. محمد بشر وليس كالبشر، بل هو ياقوتة والناس كالحجر. سپاس و ستایش بۆ ذاتی پەروەردیگار سەرە و نیعمەتانەی کە پێی بەخشیوین، و درود و سڵاو و برژێ بۆ سەرجانی پاشی پێشەوای مرۆڤایەتی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام و لەسەر یار و یاوەرانی و شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی. سپاس بۆ برایانی ئەنجومەن کە ئەڵسان بە ئەو کۆبوونەوەی خنچیلانەیە وەکو دەربڕینی سۆز و هەست و خۆشەویستیەک بۆ پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام، و بە ناوی خۆم و ئەوانیشەوە بە خێراتنی هەمووتان دەکەین زۆر بەخێر بێن سەرچاومان. خۆشەویستان، معلومی جەنابتانە کە ئەم مانگە مانگەی مانجی ڕەبیع الئەوەلە، کە ئەو مانگەیە کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام تێیدا لەدایک بووە. زۆر شتی لەسەر گوتراوە هەلەو کاتەی هەلە پێش لەدایک بوونی و هەتا دنیاش کۆتایی دێت، ئەم یادە و گەورەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تا ڕۆژی دواییش هەر بە گەورەی ئەمێنێتەوە. وەکو زەنانە فەرموون هەرچەندی وەصفی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وەسەلام، ئێمە لە وەصفی کەم ئەکەینەوە، چونکە ذاتی پەروەردیگار لە چەندەها ئایەت وەصفی پێغەمبەری خوای کردووە عەلەیهی سەڵات وەسەلام. بەڵام وەکو وەبیرهینانەوە، وەکو ئاودانەوەی دڵەکانمان لەژێر ڕۆشنایی فەرمودەکانی خوای گەورە، فەرمودەکانی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام، ئەو جیلەی کە تازە پێ ئەگا و ئەو گەنجانی تازە لە ئەمدانێک لەدایک بووینە و ئەوانیش پێویستە ڕۆژ لە دوای ڕۆژ ئاشنا بکرێن، ئەو پێغەمبەریان پێ بناسێنرێت عەلەیهی سەڵات وەسەلام، ئاشنایان کەین چێ ئەو کەسەی کە لەدایک بووە 1440 ساڵەیە کە پێویستە موسڵمانان هەمیشە نەکە یادەکەن، هەمیشە لە یادیان بیت. خۆشەویستان، من هەر بە کورتی تەمەن گەورەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو لە فەرمودێکدا هاتووە فەرمێت خوای گەورە لە هەموو بوونەوەر بەنی ئادەمی لێگرت، لە بەنی ئادەمیش پێغەمبەرانی لێگرت عەلەیهیمو سەڵات وەسەلام، لە پێغەمبەرانیش ئولوولعەزمی لێگرتن، لە ئولوولعەزمانیش پێغەمبەری نازداری لێگرت عەلەیهی سەڵات وەسەلام. من یەک شت ئەڵێم بۆی گەورەی ئەو پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام فەعلەن وەک خۆی لای موسڵمانان گەورە بیت، بە تەقدیرەوە تەماشا بکرێت، کاتێک کە ناوی دەهێندرێت سەڵاوەتی لەسەر لێ بدرێت و تەماشای سیرە و ژیانی بکەین، سونەتەکانی پێ بە پێ هەنگاو بە هەنگاو لە خۆماندا جێبەجێ بکەین ئەوەندەی ئەتوانین. خوای گەورە دەربارەی پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێت زۆر شتی فەرمووە لە قورئاندا، بۆ نەفەرمێت تیلکە الرسل فەضەلنا بەعضهم عەلا بەعض منهم من كلم الله ورفع بعضهم درجات. پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ هەر یەک لە مەقامی خۆی پلێشی تایبەتی هەبووە، هەرەکەی بە شێوازێک لە ئادەمەوە بگرە عەزەم تا خاتەم، هەر پێغەمبەرەی مواسەفاتێکی هەبووە، هەر پێغەمبەرەی سەلامی خوای لەسەر بێت بە نەوعێک لە نەوعەکان خوای گەورە ستایشی کردووە، کە فەرمێت وەڕەفع بعضهم درجات، هەندێکیان بەرزتر کردیتەوە لە هەندێکیان بە چەند پلەیەک. زانانی مفسرین فەرمێن ئەوە وەڕەفع بعضهم درجات
پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وسەلام کە لە بە چەندین دەرەجە و پلە و مەقام لە پێغەمبەرەکانی دیکە مەزنترە، گەورەترە. ابن القەیم قسەیەکی جوانە کات ڕەحمەتی خوا سەر بێ فەرمێت طبعا موسا یەکێک بووە لە پێغەمبەرانی ئولو العەزم بووە، یەکێک بووە لەو پێغەمبەرانەی سەلامی خوایان لەسەر بێت کە زۆر گەورە بووە لای خوای گەورە. وكلم الله موسى تكليما لەسەر چێوی توڕ ڕاستەوخۆ لەگەڵ خوای گەورە قسەی کردیە. ئەوە پلەیەکی گەورەی لە موسا عەلەیهی سەلام. بەڵام لەگەڵ ئەو مەقامە گەورە و پلە بەرزەش کاتێک کە خوای گەورە بانگی کرد لە مناجات فەرمووی فەخلع نەعلەیکە ئینەکە بالوادی المقدس طوى. ئەی موسا عەلەیهی سەلام کاتێک کە دێ ئەو دۆڵە و ئەو شێوە کە دێی مناجات ئەکەی و قسە لەگەڵ من ئەکەی فەرمووی نەعلەکانت داکەنە. زانایان هەندێک ڕێی جیاوازان هەیە لەسەر ئەوەی لۆ نەعلەکانی دانان. ئەصەحی ئەقوال ئەوەیە شوێنەکە ئەو دۆڵەشی پیرۆز بووە، لۆوەی پێی موسا عەلەیهی سەلام بەڕووتی بگاتە خۆڵەکە، بگاتە خاکەکەی. ئەقوالی لەسەرە بەڵام ئەو ئەصەح الئەقوالەکە لۆی پێی فەرموو نەعلەکانت داکەنە، ئەو دۆڵەی کە تو دێی قسە لەگەڵ ئەکەی لەگەڵ من ئەفەرمێ نەعلەکانت داکەنە با پێت بەڕووتی بگاتە ئەو خاکەی. بەڵام تەماشاکەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە شەوڕۆیی پێ ئەکرێت بە جلوبەرگ و پێڵاوی خۆیەوە نەک لەسەر زەوی لە نزیکترین شوێن لە پەلای پەروەردیگار لە ئاسمانەکان خوای گەورە پێی نەفەرموو فەخلع نەعلەیک، بە نەعلەوە ڕۆیشت پێغەمبەر صلی الله علیه وسلم چووە ئەو شوێنە ئەو مەقامە تایبەتەی کە خوای گەورە لۆی دیاری کردبوو کە گومان لەوە دانێ زۆر لەو وادی مقدس پیرۆزترە، ئەوە لە ئەرزی ئەو لە ئاسمان. بەس خوای گەورەش پێی نەفەرموو فەخلع نەعلەیکە یا محەممەد، یەکسەر بە پێڵاوە ڕۆیشت، شەوڕۆیی پێکرا. ئەمە تەقدیرێکی زۆر گەورەی لەو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. لۆیە ئیبن قەیمە فەرمێت نحن أمة نعلو بنعلك يا رسول الله صلى الله عليه وسلم. نحن أمة أمتشين نعلو بنعليك. أو قسەی زۆر بەقیمەتە خۆشەویستان. ئەو ئومەتە نەک هەر بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەڵکو بە نەعلەکانی پێغەمبەریش بەرز ئەبین و گەورە ئەبینەوە، بە خودی نەعلەکانیش. نحن أمة نعلو بنعليك. ئەم قسەی زۆر جوانە خۆشەویستان، یعنی وەصفێکی زۆر گەورەی تێدایە لۆ بەشکۆ و تەقدیر و گەورەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. ئێمە نەک بە خودی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم، نەک بە خودی پەیامەکەی، نەک بە خودی ذاتی بەڵکو بە نەعلەکانیشی گەورە ئەبین کاتێک ئەگەر لە دوو نەعلەکانی پێغەمبەری خوا بڕۆین عەلەیهی سەڵات وەسەلام. هەر کەسێک بە دوایدا ڕۆیشتی بی بەخوا زۆر بەرز بوویتەوە، هەر کەسێک دژایەتی کردبی لە ڕێیلا دابی زۆر سەفیه و نزم و زەلیل و ڕەزیل بووە. کەواتە خۆشەویستان ئەمە با نەڵێن ئەوە سونەتێکە گسکەیە و بچووکە، با شەرمان بەوە نەبیت لە شوێنێک کە سونەتێک جێبەجێ ئەکەین لە ناو قەومێک لە ناو خەڵکێک کە دوورن لە ئاینیش، با پێمان شەرم نەبیت. ئێمە وەکو ئیبن قەیم ئومەتێکین نعلو بنعليك يا رسول الله صلى الله عليه وآله وسلم. کەواتە خۆشەویستان واللهی فەخرە، شانازیە کە ئێمە لەسەر ڕێبازی پێغەمبەرێکین عەلەیهی سەڵات وەسەلام وەکو موسا عەلەیهی سەلام فەرمێت خۆزگە ئەمنیش ئەندامێک بامە لە ئومەتی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام. ئەو موسا پێغەمبەرە چەندە گەورە و مەزن بووە کە ئولول عەزم بووە، خۆزگەی خواستیە ئەندامێک بێت لە ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوە فەزڵە، ئەوە گەورەیەکە لە ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە شانازیشەوە بە سەربەرزیشەوە فەخر بکەین کە ئومەتی پێغەمبەرین عەلەیهی سەڵات وەسەلام. ئەزانێ و پێغەمبەرێ عەلەیهی سەڵات وەسەلام بەس بزانن بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە ئومەتەکەی چۆن بووە و چی کردێ و کو بووە.
ئەزانی پێغەمبەر لە پێناو ئەو ئومەتەی گەورەترین باج و قوربانیدایە لەبەر خاتری شەخسی خۆی نەبووە. مەقامی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەم لە دونیا هەم لە ئاخیرەتە بە گەورەی بوو، بە گەورەیش ماوەتەوە. یەک فەرموودە و لۆ باس ئەەکەم بە کورتی شەرحی ئەەکەم. عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاس ئەفەرمێت لە سەفەرێکە لەگەڵ پێغەمبەری خوا بووم عەلەیهی سەڵات وەسەلام. فەرمی پێغەمبەر دوو ئاەتی خوێندنەوە سەڵاسەم، ئاەتێک کە لەسەر زوبانی ئیبراهیم عەلەیهی سەلام دابەزیە و ئاەتەکەی کە لە زوبانی عیسا عەلەیهی سەلام دابەزیە. یعنی هەڵوێستی ئەو دوو پێغەمبەرە سەلامی خوایان سەر بێت بەرامبەر ئومەتەکەی. ئەفەرمێت کاتێک کە پێغەمبەر سەڵمەوە خوێندە فەرمی ڕەبی ئینەهن ئەضەلنە کەثیرا من الناس فمن تبعني فإنه مني ومن عصاني فإنك غفور رحيم. إبراهيم عليه السلام لو مقام قوربو كخليل الله بو فرمي خوايا أو بتو سنمانا خلق زور يانقم راكر أو بدواي من كوت أو أمتي منا أو بدواي من نكت فإنك غفور رحيم. أتوب خود هم غفوري هم رحيمي هي سيدي كاين قلت فرمي كو آياتي خذوا زباني موسى عيسى عليه السلام دبت فرمي إن تعذبهم فإنهم عبادك وإن تغفر لهم فإنك أنت العزيز الحكيم. عيسى عليه السلام درباري أمتي خوي فرمي خوايا إن تعذبهم فإنهم عبادك أو خلقك بقسمناك وعذابي بدي مخلوقي تونا وإن تغفر لهم أقل ليش ينخوش بي فإنك أنت العزيز الحكيم. أويش كوتاي هنا فرميت لو كاتبينيم بيغمبر صلى الله عليه وسلم رفع يديه إلى السماء ثم بكى دسكاني بلكت بو أسمان دسكت بقريان أفرمي أو دقريا فرمي اسكا كان لتساوي مبارشي هاتنا خوارنا وريشي تركت فرمي أو شويني كبشكا فرمي شوي كذا فرمي تربو بو قر تربو تر يعني خولك بو قر أو دي بقريا فرميش تماشام كربو بيغمبر بكل دقريا عليه الصلاة والسلام. لو حالتي خواي قورا فرمي يا جبريل اذهب إلى محمد فسله وما يبكيك. فرمي أي جبريل برو لاي محمد عليه الصلاة والسلام سلامي مني بي بقينو تشتيك أتو أقريني لوا أقريي. بيغمبر فرمي هو أعلم مني ومنك يا جبريل. فرمي أوي أتوي ناردي لم نولتو باشتر أزاني أمن لو أقريم. جبريل عليه السلام قرايوة خزمة پروردگار فرمي پروردگارا إنك أنت علام الغيوب أتو أزاني آقات ليبو حالي محمد عليه الصلاة والسلام شون والله ممني داوا. فرمي ارجع فسله وما يبكيك بروب قرأ وأوزاريش بي بلد لو أقريي بوشي أقريي تشتك أتوي قريان. بيغنبري خواه فرمي أمتي أمتي فرمي پروردگارا أي جبريل أمن له أمتي خوم أقريم لروجقارك كداديت ناتوانم دفاعيان لبكم كروجي قيامتا لو أمتكم أقريم كلو روجي ناتوانم هيتيان لوبكم. فرمي أي محمد عليه الصلاة والسلام مجديكم هنا ودلان پروردگاروا خوايتو سلامي ليكردو بي فرموي إنا سنرضيك في أمتك ولا نسوءك. يعني مجدو بليني ورقد بكو خوما علين جرانتي ورقد بجرانتي ضمانت للايان پروردگاروا جبريل دينيد عليه السلام لو پیغمبري نازدار عليه الصلاة والسلام أي محمد سيدي مقريه بيمان به أتو رازي أكين وناكين أمتكت شرمزار بي للروجي قيامت. فرمي أو كاتب پیغمبر عليه الصلاة والسلام دستي مبارشي هنا يا إخوار فرميسك مباركاني لتسا مباركاني راوستان ودلي مرتاح بو أو قريتي كت خوش يستان أو پیغمبر إخوائي عليه الصلاة والسلام بر لوي وفات كات بر لوي بزمان بيليد أو بيمان وبليني ورقتي أو ذا أمتي بزيشت وفاتي كدي ورويشتيا سيدي كان أو پیغمبر عليه الصلاة والسلام چند بپروج بوا لو روجك نك لو دنيا زوري لو كردين بلام لو روجقاري قريايا كروجي قيامته كروجي نفسية ككذبهاني كسونايت إلا پیغمبري نازار عليه الصلاة والسلام بهاناي أمتكيدت شفاعتي أنو كاورزقاري أكاد
يا ربي خواهي قرب ما انجري بشك لو كسانك ببر شفاعتي في غنبري خواء كوين عليه الصلاة والسلام يا ربي خواهي قورا وما نبكات كخوشويستي أو في غنبرا عليه الصلاة والسلام لنا ضلو دروني همولاك من دا برويت الرقوري شدا دابكتيت لآكار كان من كرد وكان من رنگ بداتوا خواهي قورا همولاك من موفق بكات يا ربي أو رجا رشي مبارك وبالخير بيت أو صالي لدايق بوني في غنبري خواء عليه الصلاة والسلام ببيت خير وخوشي ببيت ماي رزقار بون لمنا خوشنا متني كيستا أمتي إسلام تيكتوا آمين والحمد لله رب العالمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين
محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. آمين. زۆر بەڕێز و خۆشەویست جەنابی مامۆستا ئیسماعیل و برایانی ئەنجومەن و سەرجەم برایانی مەڵبەندی سۆران خوشکانی بەڕێز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا و لە خوای پەروەردگار داواکارم کە بە گەورەی و عەزەمەتی خۆی لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام حەشرمان کات و لە حەوزی کەوسەر بەدەستی مبارەکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئاومان پێ بدا ئینشاء الله تعالى. خۆشەویستانم، ئەمن لە چوار خاڵدا ئەرچی ئێمەی موسڵمان بەرامبەر بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەخەمە ڕوو کە خاڵی دیکەش هەن، بەڵام لەبەر کەمی کاتەکەی بەو چوار خاڵە ئیکتیفا دەکەم و قەناعەتیشم وایە هەر یەکێک لە ئێمە ئەو چوار خاڵە لە خۆدابینیتە دی خاڵەکانی دیکەشی بەدوادادێن. دەست خۆش بێت. خاڵەکانی دیکەشی بەدوادادێن و ئەو مەحەبەتەی کە دووپاتی دەکەینەوە و دەری دەبڕین دەبێت بێتە شتێکی کردەیی و عەمەلی. خۆشەویستان، ئێمە کاتێک ڕاز دەکەین لەگەڵ گوتنی خۆشەویستنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، بەڕاستێکە لە ژیانی ڕۆژانەماندا ڕەنگ بداتەوە تێماندا. ئەوە زۆر مهمە. ڕەنگدانەوەی محەبەتی خوا عەلەیهی سەڵات وەسەلام چۆن ڕەنگی دابۆ بەسەر هاوڵانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام کە شاعیر لە وەصفیاندا دەفەرمێ کە سەردانی مەدینەی کردووە دەفەرمی وام زانی پێغەمبەرستانە. یعنی هەمویان ئاوێتە ببوون بە خۆشەویستی و محەبەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و ئەخلاق و ڕەوشتیان ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام. هاوڵە بەڕێزەکان، لەبەرەوەش کابرای غەریب کە دەچووە مەدینە پێغەمبەری نەدەناسیەوە عەلەیهی سەڵات وەسەلام، وەفد کە دەچووە مەدینە پێغەمبەری نەدەناسیەوە عەلەیهی سەڵات وەسەلام، دەیگوت ئەیکم محەممەد، ئەیکم محەممەد، چێ لێ ئێوە محەممەدە؟ بۆ چونکە هاوڵان ڕەحمەتی خوایان لێبێ ئەو خاڵانەی کە من دەڵێم و دەیان خاڵی دیکەشیان بەرجەستە کردبوو بۆ محەبەت و خۆشەویستی و ناسین و دیفاعکردن لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. خۆشەویستان، یەکەم خاڵ بۆ ئەرچی سەرشانمان جێبەجێ بکەین بەرامبەر بە پێغەمبەری ئاخر زەمان عەلەیهی سەڵات وەسەلام خوێندنەوە و ئاشنابوون بە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوە خاڵی سەرەتایە. پێم خۆش لێ پرسیارتان لێ بکەم، بەڵام بەڕاستی ئێمەی موسڵمان ئەگەر تاکو ئێستانەکە لە خوشکان و لە برایان و لەوانەی کە گوێبیستمان دەبن سیرە و ژیانی پێغەمبەریان نەخوێن بێتەوە، جا خوێندەوار بن یان نەخوێندەوار بن. ئەگەر خوێندەوار بن عەرەبی بزانن کتابی عەرەبی زۆرن، کوردین و عەرەبی نازانن کتابی کوردی زۆرن، نەخوێندەوارین بە میمۆریەک سیرە و ژیانی پێغەمبەری خوا دەست دەکەوە عەلەیهی سەڵات وەسەلام دەبێت گوێی لە ڕابگرین. بۆ چونکە کەسێک کە نەناسی ئەتۆ بەرگری لە چێ دەکەین؟ دیفاع لە چێ دەکەین؟ خۆشەویستی و محەبەتت بۆ چێ دەبێ؟ یەکەم خاڵ ناسینی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام. ناسینی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام چۆن هاوڵان بەتایبەتی لە دوای ئەسحابدا ڕەحمەتی خوایان لێبێ تابعین دەفەرمون چۆن قورئانمان فێری منداڵەکانمان دەکرد، سیرە و ژیانی پێغەمبەر و غەزەواتی پێغەمبەری خوامان عەلەیهی سەڵات وەسەلام ئەوە فێری منداڵەکانمان دەکرد بۆی منداڵەکانمان جیلێک بن پێغەمبەر بناسن عەلەیهی سەڵات وەسەلام. بەداخەوە دەڵێن زۆر بەداخەوە ئەلە و هەولێرەی کە پایتەختی هەرێمی کوردستانە کە مەشهورە بە
شارێکی ملتەزیم و شارێکە پڕە لە مزگەوت لە مامۆستای باش، بەڵام کاتێکە لە بازاڕ پرسیار لە هەندێک خەڵک دەکرێ کابرا خۆی پێ مسلمانە مسلمانیشە، لێی دەفەرمون خولەفای ڕاشیدینم بۆ بژمێرە، ڕادەوەستی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام. یەکەم خولەفای ڕاشیدین ناوی محەممەد دێنێ عەلەیهی سەڵات وەسەلام. خۆشەویستان، دەبێ منداڵەکانمان فێری ژیانی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وەسەلام، سیرە و ژیانی پێغەمبەری خوا بخوێننەوە عەلەیهی سەڵات وەسەلام، بەلای کەمی ناوی پێغەمبەر بزانن کە دوایین پێغەمبەرە، کە هیچ پێغەمبەرێکی دیکەی بەدووادا نایەت. ئەوجا خۆشەویستانم کە ئینسان ژیانی پێغەمبەری خوێندەوە عەلەیهی سەڵات وەسەلام، ئەوجا گەورەی ئەو پێغەمبەرت بۆ دەردەکەوێت، ئەوجا دەزانێ و پێغەمبەرت چ بوو عەلەیهی سەڵات وەسەلام. پێش پێغەمبەرایەتی چونکە کە سیرەی پێغەمبەر دەخوێنینەوە عەلەیهی سەڵات وەسەلام، پێشەوەی کە سیرەی پێغەمبەرایەتەکەی بخوێنینەوە، پێشەوەی کە ببێتە پێغەمبەر سیرەکەی دەخوێنینەوە. چ گەنجێکی مؤەدەب، گەنجێکی خەلوق، گەنجێکە لێوان لێو ئەخلاق و ڕەوشتی بەرز بوو. ئەوجا کە سیرە و ژیانی پێغەمبەر دەخوێنینەوە عەلەیهی سەڵات وەسەلام، عەفوەن، دەزانین لەگەڵ خێزانەکانی چۆن بووە، دەزانین لەگەڵ منداڵەکانی چۆن بووە، دەزانین لەگەڵ دۆستەکانی چۆن بووە، لەگەڵ دوژمنەکانی چۆن بووە، بۆ دەزانین عیبادەت و خواپەرستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چۆن بووە. ئەو بەچمان بۆ دەردەکەوێ، بۆمان بۆ دەردەکەوێت کە سیرە و ژیانی پێغەمبەری خوا بخوێنینەوە عەلەیهی سەڵات وەسەلام. لەبەرەوەش ئەمن یەک شت وەبیر ئێوە دێنمەوە، چەند ساڵێک پێشی ئێستا فیلمێک دەرهێنرا لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە ناوی ئەلفیتنە. ئەوەی کە مخریجی فیلمەکەی بوو، فیلمەکەی دەرهێنا و خەڵکی بۆ بان کرد، دەزانن پاشی فیلمەکەی کە دەرهێناچی بەسەرات مسلمان بوو، گوتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله. بۆ چونکە ژیانی پێغەمبەری خوا مەجبور بوو فیلمێکی دەردینا بۆ لێدانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە شەخسیەتی پێغەمبەر بدا، بەڵام کە سیرە و ژیانی پێغەمبەری خوای خوێندەوە شایەتمانی بە حەقی هێنا و مسلمان بوو. کە ئەو پێغەمبەرەمان ناسی خۆشەویستانم، خاڵی دووەم دێتە پێشەوە، خۆشمان دەوێت، مەحەبەتمان بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەبێت دروست بێ، مەحەبەتمان بۆ پێغەمبەری خوا دەبێت دروست بێ، دەبێت پێغەمبەرمان خۆش بووێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نیشانەی ئیمان و نیشانەی دینداری و نیشانەی تەقوای ڕەبط کردووە بەچی؟ بە خۆشەویستی خۆی. پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام ثەلاث من كن فيه وجد بهن حلاوة الإيمان. سێشت لە هەر کەسێکدا مەوجود بن، شیرنایی ئیمان دەچەژن. چونکە ئیمان، خوشکە بە ڕێزەکانم، برایانی ئازیزم، چۆن ئاوە پلێک لە ناو هەنجوینەوە دەکەی و تامی دەکەی شیرنە، قەسەم بەخوا ئیمان لەوە شیرنترە و لەوەش بە تام و چێشترە. دەفەرمێ سێشت لە هەر کەسێکدا مەوجود بن وجد حلاوة الإيمان، شیرنایەتی ئیمان دەچێژیتن. ئەمن بەس باسیەکیان دەکەم. دەفەرمێ من كان الله ورسوله أحب إليه مما سواهما. ئینسانی ئیماندار دەبێ خوا و پێغەمبەری خوای لە هەموو شتێک خۆشتر بوێت، لە نەفسی خۆمان زیاتر دەبێ
خوا و پێغەمبەری خوامان خۆشتر بووێتن. ئەوەش لەکوێ دەردەکەوێت؟ ئەسحاب ڕەحمەتی خوایان لێبێ دەفەرموون گوتمان خوامان خۆش دەوێ ئێمە. خوای گەورە تاقی کردینەوە بە شتێک. بەچی تاقی کردینەوە؟ فەرمووی بە شوێنکەوتنی محەممەدی تاقی کردینەوە عەلەیهی السەڵات وەسسەلام. قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. فەرمووی ئەگەر ئێوە خواتان خۆش دەوێ بە دوای محەممەد بکەون خوا خۆشی دەوێت. مژدە لەو کەسانەی کە بە دوای محەممەد المستەفا کەوتون عەلەیهی السەڵات وەسسەلام. هەر کەسێک بە دوای محەممەد المستەفا کەوتووە عەلەیهی السەڵات وەسسەلام خۆشەویستی خوایە و خوای ئیعلانی محەبەت و خۆشەویستی بۆ کردووە. بەڵام بەخوا ئەوەی کە بە دوای پێغەمبەر نەکەوتووە عەلەیهی السەڵات وەسسەلام قەت خوا خۆشی ناوێت و قەت دەرگەی بەهەشتی لێ نابێتەوە. هەموو دەرگەکان قەپاتن دەرگەی محەممەد المستەفا نەبێ عەلەیهی السەڵات وەسسەلام. و پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسسەلام فوالذی نەفسی بیەدیه، سوێن بەو زاتەی نەفسی محەممەدی بەدەستە عەلەیهی السەڵات وەسسەلام لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من والده وولده. تەماشەکەن خۆشەویستانم، سوێن بەو زاتەی کە نەفسی محەممەدی بەدەستە عەلەیهی السەڵات وەسسەلام هیچ کەسێک ئیماندار نییە لە پیاوان و لە ژنان، هیچ کەسێک ئیماندار نییە لە پیاوان و لە ژنان هەتا وەکو ئەمنی خۆشتر نەوێ لە باوکی و لە منداڵەکانی. بینە بەرچاوی خۆمان. هەتا پێغەمبەرمان خۆشتر نەوێ لە باوکمان لە منداڵەکانمان لە خێزانەکانمان خێزانەکان لە مێردەکانیان. قەسەم بەخوا ئیمان دانامەزرێت. خاڵی سێیەم کە محەممەدمان ناسی عەلەیهی السەڵات وەسسەلام ئەوجا ئەو ناسینە پاڵمان پێوە دەنێ بۆچ بۆ خۆشەویستی. ئەو خۆشەویستیە کە دروست بوو چ دروست دەبێ ئەو جارەی؟ گوێڕایەڵی. با یەک نمونەتان بۆ بێنمەوە. ولله المثل الأعلى، نمونەی هەرە بەرز بۆ خوایە و حاشای پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام لەو نمونانە، بەڵام بۆ نزیک بوونەوە لە زهن و لە مشتی ئێمەدا. ژن و مێردێک پێشەوەی کە هاوسەرگیری بکەن ئەو خۆشەویستی و محەبەتە دروست نەبووە، بەڵام کاتێک کە هاوسەرگیریەکەیان کرد و یەکتریان ناسی خۆشەویستی و محەبەتێکی زۆر عەجایب لە نێوانیاندا دروست دەبێتن. ئەو خۆشەویستی و محەبەتە کە دروست بوو ئەو خێزانە هەرچی داوا لەو پیاوەی بکاتن بەس پێی بکرێ بۆی جێبەجێ دەکاتن. چ وای لێ کردووە بۆی جێبەجێ بکاتن؟ خۆشەویستیەکە. بە پێچەوانەش ئەو پیاوە هەر تەکلیفێک لە خێزانەکەی بکە بۆی جێبەجێ دەکاتن لەبەرەوەی خۆشەویستی و محەبەتەکە سەرچاوەی دەگرێتن. ئەو جا خۆشەویستانم، خاڵی سێیەم خۆشەویستیەکە کە دروست بوو گوێڕایەڵی و جێبەجێکردنی ئەمر و فەرمانەکانی پێغەمبەری خوایە عەلەیهی السەڵات وەسسەلام لە ژیانی ڕۆژانەماندا. بۆ چونکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە محەممەد المستەفای عەلەیهی السەڵات وەسسەلام ناردووە وەکو قدوە، وەکو پێشەوە، وەکو پێغەمبەری ئاخری زەمان عەلەیهی السەڵات وەسسەلام کە گوێڕایەڵی بین و لە ئەمر و فەرمانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام نەچینە دەر لە ژیانی ڕۆژانەماندا و لە ژیانی هاوسەریماندا و لە عیبادەت و خواپەرستیماندا. تەماشەکەن سێ ئاەتانتان بۆ دەخوێنەوە بەس شەرح و تەفسیلیان ناکەم. خوای پەروەردگار دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم وأطيعوا الله وأطيعوا الرسول واحذروا فإن توليتم فاعلموا أنما على رسولنا البلاغ المبين. أنما على رسولنا البلاغ المبين. گوێڕایەڵی خوابن
گوێڕایەڵی پێغەمبەری خوا بن عەلەیهی سەڵات وەسەلام. ئەها خوای گەورە حەزەرماندا تاتێ وەحذەڕوو یعنی چی؟ ئاگاتان لێ بێتن گوێڕایەڵی خوا و پێغەمبەری خوا نەبن عاقیبەتتان خێر نابێ و عاقیبەتتان شەڕ دەبێ، خوا پەنامانداتن. بەڵام ئەوەش بزانن پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وەسەلام بەس ڕاگەیاندن و ئاگادارکردنەوە و هوشیارکردنەوەی عایدە. لە ئایەتێکی دیکەدا خوای پەروەردگار دەفەرمێ وما ئاتاکم الرەسوول فەخودوو وما نەهاکم عنه فانتهوا. مسلمانینە بەخوا زۆر خەتەرە و ئایەتە، ئەوە کەلامی خوایە. هەرچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێی ڕاگەیاندوون وەریگرن. وما ئاتاکم الرەسوول فەخودوو، هەرچی پێغەمبەر فەرموویتی بیکەن بیکەن. وما نەهاکم عنه فانتهوا، هەرچی پێغەمبەریش نەهی لێ کردوون خۆتان بپارێزن و خۆتان بە ئەخلاق و ڕەوشت و هەڵسوکەوتی پێغەمبەری خوا بچوێنن عەلەیهی سەڵات وەسەلام. ئەو جا دەفەرمێ چی؟ واتقوا الله إن الله شديد العقاب. کەواتە گوێڕایەڵی ئەمر و فەرمانەکانی پێغەمبەری خوا تەقوایە. لادان لە ئەمر و فەرمانی خوا إن الله شديد العقاب، خوای گەورە شدید العقاب بۆ ئەو کەسانەی کە لە ئەمر و فەرمانی پێغەمبەر لا دەدەن عەلەیهی سەڵات وەسەلام. آخر ئایەت خوای گەورە تەبارەک وتەعالا دەفەرمێ وئین تطیعوه تهتدوا، ئەگەر ئێوە گوێڕایەڵی پێغەمبەر بکەن عەلەیهی سەڵات وەسەلام لەلایەن خوای پەروەردگارەوە ڕێنمونی دەکرێن، هیدایەت دەدرێن، دەخرێنە سەر ڕاستەڕێگای ئیسلام، سەر ڕاستەڕێگای هیدایەت، تاکە ڕێگایەک کە زامنی سیرات المستەقیمە چییە؟ وئین تطیعوه تهتدوا، ئەگەر گوێڕایەڵی محەممەد المستەفا بن عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کاتەی هیدایەتی ڕاستەقینە وەردەگرن. وما على الرسول إلا البلاغ المبين. خۆشەویستانم، گوێڕایەڵی ئەسحابی پێغەمبەری خوا پێم خۆشە یەک نمونەی لەسەر بێنمەوە، یەک نمونەی گچکە. ڕۆژێک پێغەمبەرمان ڕوح و گیانمان بە قوربانی بێتن. ئەبی سەعیدی خودری بۆمان دەجێڕێتەوە لە یەکێک لە نوێژەکاندا. پێغەمبەری خوا تەبەن مزگەوتەکان ڕانەخرابوو. خۆشەویستانم، خوشکە بەڕێزەکانم، مزگەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەقفی حەسیر بوو کە باران دەباری، عەرزی مزگەوتەکەی تەڕ دەبوو، دەبووە قوڕ، لەبەرەوە بە پێڵاوەوە نوێژیان دەکرد بۆی کە خەڵکیش بزانێت کە جار جار ئینسان لە دەرەوە کە لە ناو مزگەوت نەبێ لە شوێنی دیکە بێ سونەتە بە پێڵاوەوە نوێژ بکرێتن، سونەتە بە پێڵاوەوە نوێژ بکرێتن. بەڵام واش نەکەین کە ئەو فەرشە جوانانە داخراون کابرا بڵێ وەڵا سونەتە بە پێی بە قوڕاوی بێتە سەر ئەو فەرشانە نوێژ بکاتن. ئەوە نا، پێغەمبەر لە ناو نوێژدا عەلەیهی سەڵات وەسەلام پێڵاوەکانی داکەندن، نەعلەکەی داکەند، هەموو سەحابەکان دەنوێژدا، هەموو سەحابەکان دەنوێژدا، نەعلەکانیان داکەن و نەعلەکانیان فڕەدان. ئەها گوێڕایەڵی چەند مهمە. پێغەمبەر کە سەلامی دایەوە عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی هاوڵە بەڕێزەکانم بۆ نەعلەکانتان فڕێدا. فەرمیان ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئێمە بەڕێزتمان بینی، جەنابتمان بینی لە نوێژدا نەعلەکەت دانان، ئێمەش هەموو نەعلەکانی خۆمان فڕەدان. فەرمووی جبریل هاتە لام عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەی موحەممەد نەعلەکەت پیسایی پێوەیە و نەعلەکەت دانێ لە نوێژدا، لەبەرەوەی لە ناو نوێژدا نابێ ئینسان جلوبەرجی پێڵاوی پیسایی پێوە بێتن. هۆکارەکەی بۆ بەیان کردن، نەک بڵێ وڵات دروست نییە نوێژ بە پێڵاوەوە. ئاخر خاڵی کۆتاییم بەرگریکردن لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. بەداخەوە دەڵێن ئەمڕۆ لە ظروف و زەمانێکدا دەژین، خەڵک بە کەیفی خۆی بە ئارەزووی خۆی نصوصی شەرعی ملی نصوصی شەرعی دەگرێ، بە حەز و ئارەزووی خۆی لاری دەکاتەوە. ئیوایە دەڵێ کاکە پێویست ناکاتن خوا بۆ خۆی دیفاع لە پێغەمبەری خۆی دەکا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوە نییە خوای گەورە دەفەرمێ ئیلا تەنصوروه فەقەد نەصەرەه الله، خوا سەری خستووە
بە فەعلی ماضی باسی کردو، یعنی پێویست ناکاتن هەر سەرخراوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. یان وەکەفەیناکە المستەهزئین، ئەوەی کە گاڵتەت پێ دەکەن ئێمە وەچ کابرای گوتی لە چاریان دێنەوە دەزانی چیان لێ دەکەین. ئەوە چەندان ئاەتی دیکە کە دیفاع لە پێغەمبەر دەکا، خوایەک بە گەورەی و عەزەمەتی خۆی. خۆشەویستانم، بەرگری لە پێغەمبەری خۆ کردووە عەلەیهی سەڵات وەسەلام، دیفاعی لە پێغەمبەری خۆی کردووە عەلەیهی سەڵات وەسەلام. کاتێک کە مامی بێڕێزی پێ دەکا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەبەر مەقامی مامەتی کە مام لە جێی بابە ڕەدی ناداتەوە، بەڵام خوای پەروەردگار خزمایەتی و عەشرەتایەتی و کوڕ و بابەتی لەکن خوای نییە. ئەو وەڵامی دەداتەوە هەتا ڕۆژی قیامەتیش وەڵامە دەبێ بخوێندرێتەوە، تەبەت یەدا ئەبی لەهەبی وەتەب. ئەو قسەی پێ دەڵێتەوە بە ئەبوو لەهەبی. ئەگەر دیفاعکردن لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەرکی موسڵمانان نەبایە، ئەو هەموو سەحابە بۆ شەهید دەکرا، ئەو هەموو تەزکیە و قوربانیە بۆ دەدرا. بڕۆن غەزوەی ئوحود بخوێننەوە، غەزوەی ئوحود بخوێننەوە، بزانن کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کۆمەڵە سەحابەیەک ئەمر و فەرمانی پێغەمبەریان شکان، لەسەر جەبەل ڕومات هاتنە خوارەوە، شکست ڕووی دە موسڵمانان کرد و پێغەمبەر بریندار بوو عەلەیهی سەڵات وەسەلام، کە دوژمنان بە تیر دەوری پێغەمبەریان دابوو پێغەمبەر شەهیدکەن عەلەیهی سەڵات وەسەلام. دەزانن هاوەڵان مووقفیان چ بوو؟ نەیانگۆ خوایە ئەوە پێغەمبەرەکەتەوە خۆت و دەتوانی بەخوای دوو مەلایکەتان بنێری و بەرزی کێوە بیبێ سەر چێوی ئوحود داینێ و کەسی نەگاتێ. دەوری پێغەمبەریاندا عەلەیهی سەڵات وەسەلام، دەوری پێغەمبەریاندا ئەوەندەیان تیر وە پشت و وەسک کەوت بوون، حەتا ئەبوو تەڵحە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە تیریان دەهاویشتن سینجی خۆی بڵین دەکرد بۆی تیرەکەوەی بکەویتن، ئەوەندەی تیر دە سینجی چەقی بوون بێ حەد و حیساب. لە پشتەوەی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام بە هەمان شێوە. دەوروبەری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چەندان سەحابەی بەڕێزی خەڵکی مەدینە ئەنساریەکان یەک لە دوای یەک خۆیان کردە قوربانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، شەهید بوون بۆی کە ئەزیەتەوە پێغەمبەر نەگا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەو ئیمامی ئەبوو بەکرە لەگەڵیدایە لە ئەشکەوتی کە هیجرەت دەکەن، دەست دە هەموو کنەکان پەڕۆکی تێدەنێتن مەگەڵ دوو پشتێک مارێکی تێدا بێ پێغەمبەر ئەزیەتدا، حەتا دەڵێ لە کاتێەوەی کە مارێک بەدەستی وی وەداوە بۆ دیفاعکردن لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. خۆشەویستانم، بەرگریکردن وەڵڵاهی زۆر تەبیعیە گوێن بە خۆمان بدەن، گوێن بە ماڵ و منداڵمان بدەن، گوێن بە عەشرەتمان بدەن، گوێن بە هەموو شتێکمان بدەن، قبولی دەکەین و دەڵێن کاکە گەردەنت ئازابێت، بەڵام ئیلا ڕەسوول الله صلی الله عەلەیهی وسەلەم. پێغەمبەر لای ئێمە خەتی سوورە، هیچ کەسێک بۆی نییە بێڕێزی بەرامبەر پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەڵات وەسەلام. ئەو جا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەگەر دیفاع لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام عایدی موسڵمانان نەبێ، بەرگریکردن عایدی موسڵمانان نەبێ، بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا وعد و بەڵێن و پەیمانی لە پێغەمبەران وەرگرتووە سەرجەم پێغەمبەرانیش دیفاعی لێ بکەن. خوای گەورە دەفەرمێ وإذ أخذ الله ميثاق النبيين لما آتيتكم من كتاب وحكمة ثم جاءكم رسول مصدق لما معكم. زانان دەفەرمون هەموو دینەکان لە ئادەمەوە حتا کۆتایی دین کە بۆ عیسا هاتووە عەلەیهی سەڵات وەسەلام، هەمووی بە کوشراوی کۆکراوەتەوە لە دینی محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام ڕەنجی داوەتەوە. دینێکی کۆتایین دینە. دەفەرمێ ئەو پێغەمبەرەی کە لە دوای ئێوەدا دێ، خوای پەروەردگار دوو ئەرچی خستۆتە سەرشانی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام کە هەم بە خۆیان هەم ئوممەتەکەشیان وەسیەت بکەن کە ئوممەتەکانیشیان ئەو دوو وەسیەتە جێبەجێ بکەن. یەکەمیان لەتؤمنون به، دەبێ ئیمانی پێبێنن، لەبەرەوەش عیسا عەلەیهی سەڵات وەسەلام دێتەوە خوارزارێکی دیکە، دێتەوە سەر زەوی،
بەڵام کە دێتەوە سەرزەوی چ دەکاتن؟ یەکەم ئیشی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله. ئیمان بە پێغەمبەر دێنێ عەلەیهی سەڵات وسەلام. لەبەرەوەش لە فەرموودەی پێغەمبەر داهاتوە عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ کاتێک کە دێتە خوار لە یەکێک لە نوێژەکاندایە کە ئیمامی موسڵمانان پێشنوێژیان بۆ دەکاتن کە تەماشە دەکا عیسای کوڕی مەریەم ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ هاتووە و لەوێن دەرێ حوزوری هەیە، چونکە ئەو کاتەی دنیا زۆر تێک چووە. ئەوە باسی عەلامات وانێ بتان بەمە عالەمێکی دیکە کە دەماشەی دەکات دەفەرمێ پێغەمبەری خوا وەرە پێشکەوە، دەفەرمێ نا ئەتۆ ئیمامی ئومەتی محەممەدی عەلەیهی سەڵات وسەلام لە دوای تۆ نوێژ دەکەم و سەلیب دەشکێنێتن و بەراز دەکوژێتن و هەموو نەسڕانیەکانی ئەو کاتە ئیمان بە محەممەد الموستەفا دێنن عەلەیهی سەڵات وسەلام. و خاڵی دووەم و ئەرکی دووەمیان کە خوای پەروەردگار دەخاتە سەرشانی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام وەلەتەنسوڕنە و سەری دەخەن. برا شیرنەکانی خۆم ئەگەر خوای گەورە هەموو شتێکمان بۆ بکە ونیە خۆ هەموو شتێکی بۆ کردوین، بارانمان بۆ دەبارێنیت، هەوای بۆ مسەخەر کردوین، ڕزق و ڕۆزیمان دەدا، کە نەخۆش دەکەوین شیفامان دەدا، ئەمەش لاقمان لەسەر لاقی داناوە. ئەگە بێ ڕێزیەکی بەرامبەر بە ئیسلام بکرێ لەو لای مەلائکەتێکی بنێری تەخواری ئاوا پشتم لێ هەڵگرن و فڕی دەنە قاڕەیەکی دیکە تخوا ئیشی موسڵمانان چ دەمێنیتەوە؟ هەر خواردن و خواردنەوە و خەو و ئیسراحەت و قسەی قەڵەو خاڵی دیکە زۆرن. بەڵام کاتەکە بەرەو کۆتاییە و یا ڕەبی خۆیان بۆ خاتری ئیسمی عەزەمی خۆتکەی ئەو شوێن و مەکانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێی ڕاگەیاندووین. جەنابی مامۆسای بەڕێزم مامۆسا مەلا موسلیم باسی کرد کە مەکانەتی پێغەمبەران یەکێک لە یەکی گەورەترە. یەک شت بزانن لە بەهەشت شوێنێک لە هەموو شوێنەکان بەرزترە بۆ یەک شەخسی دانراوە. ئەویش پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام داوای لێ کردوین لە ئێمەی ئومەتی محەممەد عەلەیهی سەڵات کە دوعای بۆ بکەین ئەو شوێنە بۆ پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وسەلام. ئەوەش لە کوێ دوعای دەکەین کە بانگ درا اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آتي محمدا الوسيلة والفضيلة والدرجة الرفيعة أو درجة الرفيعة بۆ ئەو پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام کە خوای پەروەردگار وعدی پێداوە. یا ڕەبی خوای لەگەڵ پێغەمبەر حەشرمان بکەی یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە بەدیداری پێغەمبەرەکەت شاد بین یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە ئەوانەی کە بە جەهل و بە نەفامی بێڕێزی بەرامبەر بە پێغەمبەر دەکەن عەلەیهی سەڵات وسەلام یا ڕەبی خوایە هیدایەتیان دەی بۆی کە شادە و ئێمانێکی بە حەق بێنن وەکو ئەو کابرایی کە ئەو فلیمەی دەرینا و دوای پێغەمبەری ناسی ئیمانی پێهێنا. بەڵام ئەوانەی کە بە عیلم و زانستەوە خوایە گیان بێڕێزی بەرامبەر بە پێغەمبەر دەکەن عەلەیهی سەڵات وسەلام بە دەردی ئەوانەیان ببەی کە بوون بە پند و عیبرەتی زەمانە و خەڵک تف و نەعلەتیان لێ دەکاتن. یا ڕەبی خوایە عاقبەتمان خێر بکەی، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.